پاش ئەوەی لقی شۆڕشی دەستگای ڕۆشنبیری نوری حکمە بە هاوبەشی لەگەڵ ئەنجومەنی شۆڕشی کۆمەڵی ئیسلامی پێشبڕکێیەکی لەبەرکردنی قورآنی پیرۆزیان بۆ زیاتر لە 130 فێرخواز و بە هەردوو ڕەگەز و بە جیاوازی ئاست و تەمەنەوە و لە نیو جوزئی بۆ 30 جوزئی کردەوە. ئەمڕۆژ لە مەراسیمێکدا فێرخوازە سەرکەوتوەکانی پێشبڕکێکە خەڵات کران. لای خۆشیانەوە بەشداربووانی پێشبڕکێکە داواکارن ساڵانەوە پێشبڕکێیە چەند جارێک بەڕێوە بچێت بە مەبەستی گرنگیدانی زیاتر بە خوێندنەوە و لەبەرکردنی قورآنی پیرۆز. زۆر سوپاسی دەستگای نوری حکمەی شۆڕش دەکەم کە هەستا بەکردنەوەی پێشبڕکێی نور بۆ ساڵی سێهەم. بەڕاستی کردنەوەی ئەم پێشبڕکێ و ئەم منافەسانە زۆر سوودی بۆ لەبەر ئەو کەسانە هەیەکەوە هەستاون بە لەبەرکردنی قورآن و خستنە سەرشانی خۆیان بە خستنە سەرشانی خۆیانی بۆ ئەمریکا. بەڕاستی ئەمریکا زۆر سوودی بە من بینی لە ڕووی ئەوەی کەوا بتوانم ئیتقانی قورآن لە خۆمدا بکەم و هەروەها داواکارم لە سەرجەم خوێندکاران و سەرجەم قوتابیانی دیکەش کە لە ساڵانی داهاتووە پشتیوان بەخوا بەشدار بن ئینشاءالله سوودی گەورە دەبینن. سپاسی ئەنجومەنی شۆڕشی کۆمەڵی ئیسلامیەکەین کە ئەم خزمەتە گەورەی بەدەڤەرەکە کردووە نەک هەر لەم بوارە لە زۆر بواری تریشا سوودی گەاندووە بە هەموو چینە جیاوازەکان و من وەکو بەشدار بوو یەک لە 5 جوزئی بەشدار بووم الحەمدولله سوپاس بۆخوا پلەی یەکەمیشم بەدەست هێنا. زۆر خۆشحاڵ بووم کە بەشداربوویەکی ئەم خولە بوو. بێگومان زۆر پێویستە لانی کەم لە ساڵێکا جارێک بۆ 2 بۆ 3 جار پێویستە بۆ ئەوەی هەم منافەسەیەک بێ لە نێوان گەنجەکان بە تایبەت هەرزەکاران بۆی دوورکەونەوە لە کۆمەڵێشتی کە بەڕاستی هیچ خزمەتێکیان پێ ناکات. ئەگەر بێت و ئەم پێشبڕکیانە هەبن بێگومان ئەو کاتە سەرقاڵی گەنجەکان و باوڵێن چینی هەرزەکار و گەنج و هەتا هەموو چینەکان پێویستیان بەمە هەیە سەرقاڵە بن بم بوارە پیرۆزەنەوە بەشتی ترکە هیچ سوودێکیان پێ ناگەێنە بگرە بەلا ڕێشانە ئەبات. لە ڕۆژی قیامەتا چێندی قورئان لەبەر بێ بەپێی لەبەربوونی قورئان بەرز ئەبیتەوە. مامۆستایەکی ئاینیشکردنەوەی ئەم جۆرە خولانە بە گرنگ دەزانێت و داواکارە گرنگی زیاتر بە خوێندنەوە و لەبەرکردنی قورئانی پیرۆز بدرێت. سەرپەرشتیاری خولەکەش دەڵێت بۆ ساڵی سێمە پێشبڕکێکە بەڕێوە دەبەن و بەنیازن لەم ساڵدا پێشبڕکێکە فراوانتر بکەن و ژمارەی بەشداربووانیشی زیاتر بکەن. داوایەکم هەیە کە زیاتر لە ساڵێکە بەلای کەمەوە 2 جار بکرێتەوە شتێکی چاکە و آخر قسەیش ئەوەیە کە بە حقیقەت جێخۆیەتی هەموو لایەکمان لە وەکو تاک وەکو فەرد گرنگی بە لەبەرکردنی قورئان و تەدەبوری قورئان بدەین و ئەو ڕێکخراوانە بە تایبەت ڕێکخراوی ئیسلامیەکان کە جێی خۆیەتی ساڵانە چەندین جارێک گرنگی بەوە بدەن کە ئەم خولانە زیاتر بکرێتەوە زیاتر گرنگی پێ بدێت لەگەڵ ئەوەی کە ئەو لێشاوی فەسادیە کە ڕوو لە وڵاتی ئێمە دەکا کە بەدەیان شێواز و ڕەنگ و دەنگ و شێوازی تایبەت گەنجان بەرەو خراپەکاری هەڵ ئەنێن. بەس بێگومان هاندانی خوشکبران بۆ هاندانی مسلمانان بۆی هەم بە قورئان لەبەرکردنەکانە بچنەوە هەم ئەوانی کە لەبەریانە پیا بستنەوە هەم کۆمەڵێکی زیاتر بەشدار بێ لە بەرکردنی زیاتری قورئانی پیرۆز. وەڵا بێگومان ئێمە هەستەکەین جۆش و خۆشێکی زۆر هەیە بڵێن لەلایەن قوتابیانەوە بۆ بەشداریکردن و پیاسوونەی قورئانەکە و لەبەرکردنی قورئان. با درێژایی ساڵ و بە تایبەتی لە پشووی هاویندا لە بنکە و بارەگاکانی کۆمەڵی ئیسلامی لەسەر جەمشار و شارۆچکەکانی هەرێمی کوردستاندا چەندین خول و پێشبڕکێی جۆرا و جۆر بۆ سەر جەماست و تەمەنەکان بەڕێوە دەچن. بەرهەمی ئەو خولانش پێگەیاندنی نەوەیەکی هۆشیار و دوور لە بیری توندڕەوی بووە. لە کۆتاییشدا خەڵات و خەڵاتی ڕێزلێنان بەسەر هاوکاران و مامۆستایانی خول و خوێندکارە سەرکەوتوەکاندا دابەشکران. جەلال جەباری کەناڵی ئاسمانی پەیام ناحیەی شۆڕشی سەر بە قەزای چەمچەماڵ.